بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵە ئەم کاتان باش. خۆشەویستان لە ڕۆژانی ڕابردوودا و بە دوای هەکبوونی دووربینەکانی زیندانی ئێڤین لەلایەن کۆمەڵێک هەکێرەوە دەرکەوت کە ئەم زیندانە لەلایەن کۆمەڵێک جەنایەتکارە بەڕێوە دەچێت کە بە کەیفی خۆیان چی لە دەستیان بێت دەرهەق بە زیندانیانی بێدیفاع ئەنجامیەدەن. ئەمە هەرچی زیاتر سیمای قیزەوەن و جەنایەتکارانی ڕژیمی ئیسلامی بە جیهان نیشاندا. بۆ قسە و باسی زۆرتر لەم بارەیەوە میوانداری هاوڕێ فەرهاد فەتاحی ئەندامی حیزبی کۆمۆنیستی ئێران و زیندانی سیاسی پێشومان کردووە. هاوڕێ فەرهاد وێڕایی بەخێناتنتان بۆ ئەم بەرنمەیە سەرەتا پێمان بڵێ کە وەکو زیندانیەکی سیاسی پێشوو کە ئەم دیمەنانت بینی چی دووەبیر هاتەوە؟ سەرەتا منی سڵامەز بۆ بینەرانی عزیز و ئێوەی هاوڕێیانی عزیز. دیارە بەداخەوە دنیام نازانێت لە کوێنەوە قسەکە بەڕاستی بە فکرهاتنەوەی ئەو خاتراتی گوزەشتە ئەو ئازار و شکنجەکە لە زیندانەکان جمهوری ئیسلامیە من و هەزاران هەزار ئینسانی تر لەو زیندانە لە کێشاییانە بە خاتر ماتەوە و بەداخەوە ئەمە گۆشەیەک فرەبووچک لەو شکنجە و ئازار و عەزیەت و کە جمهوری ئیسلامی دژ بە نەیارانی خۆی ئەیکا لە زیندانەکانە لەم کورتە فیلمانە کە لەم ڕۆژانی پێشووە لە فەزای مەجازی و پەخشەوە بووگەسەوە بە ئێمە نیشانە و دیارە کە ئەم تەسویرانە کە نیشانی دریاگە چهرەی قیزەوەنی جمهوری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژتر قیزەوەنترە کات نسبەت بەوە کە نەیارانی خۆی لە زیندانەکان بە چە شکڵ و شێوەیەک جنایەتکارانە شکنجە و عەزیەت و ئازارات و من ئەتانم بێژم خاتراتی بەداخەوە تەڵخ و خاتراتی خۆشم بووە لەو زیندانە. خاترات تەڵخەکەی ئەوەسە کە ئایسێژە ئەو ئازار و ئەشکەنجەکە لەسەر جەستەی خۆم بەتایبەت لە قسەی خۆم مەکەم هەر ئایسێژە ماوە چ لە باز جسمی و چ لە با ڕۆحی و ڕەوانیەکەیەوە و خاتراتی خۆشی ئەوەسە کە لە زیندانە من تێک کۆمەڵی ئینسانی تێکۆشەر و مبارز و ئازادی خواست کە بە خاتر ڕێگە و فکرەتی کە انتخابیان کردو و مبارزەتێک جمهوری ئیسلامیە بە خۆڵە دەستگیر کریابوون و لێنە من ئەو ئینسانگەلمادی بە کۆڵێ مقاومەت و ڕۆحیەک بانە و جەسارەتی کە بوویان لە مقابڵ ئەو شکنجەگەرانە و ئەو زاڵمانە کە لەو زیندانە کە تۆ هیچ بە خۆڵێژێ هیچ شتێک و نییە کە لە خۆ دفاعکەی مقاومەتیانەکە وە سەربەرزانە لە مقابڵ ئەوانە ئەوێسان و تسلیم ئەو خاستەگە لەوانە ناوان من بەڕاستی ئەو خاترەمە هەست کە منیش لەو ئینسانانە فرەچ فێر بووم کە ئەکرگێ ئینسان بە خاتر بیر و بڕوای کە انتخابی کردگە گیانیژی لە دەست باوە سەربەرز بێ و خۆشببختانە هەزاران هەزار ئینسان کە لەو زیندانانە بوون بە سەربەرزیەوە و وەکو کێفێک گەورە لە بەرابەر دوشمنەوە وێسان و گیان خۆیان فدا کرد. بەڵێ زۆر سپاس کاک فەرهاد ڕژیم و بە تایبەت لەم ڕۆژانەدا ئێبراهیم ڕەییسی سەرۆکۆماری ئێران کە خۆی یەکێک لە هەرە جەنایەتکارانی ڕژیمە باسی عەداڵەت و باشبوونی وەزعی نێو زیندانەکانیان دەکرد. پێت وایە ئەم کابرایە دەتوانە جارێکی تر قسەی وا بکە وا بێ بنەما بکات کە دوای بڵاوبوونەوەی ئەم وێنانە؟ بەڵێ دیارە ئێمە شێ بزانین کێم قسەیە کردووە کەسێکە خۆی شکنجەگەر بوو کەسێکە خۆی عامڵ شکنجەی ئینسانەکانێک لە داهگەل گوزەشتەوە کوشتارێک کە لە زیندانێک جمهوری ئیسلامیە کریا کەسێکە کە خۆی عامڵ ئەسڵیەوانە بووە و چۆنەوە ئینساناتانێت لە عتوفەت و لە ئینسانیەت و لە باشبوون و وەزعی زیندان بە خەڵک بێژێ من پێم وابێ جیا لەوە کە ماهیەت و چهرەی کریخ ئەم ئینسانە بۆ خەڵکی ئێران بە تایبەت بۆ تواوەتی ئەو خانەوادانە زیندانیە شناختە شده ئەزانن کە ئەمە جوز دڕیا و فەریب شتێتر نییە چۆن ئیبراهیم ڕەییسی خۆی یەکێ لەو جنایەتکارانە بووگە و لە هاتنی جمهوری ئیسلامی و لە ڕۆژی ئەوەڵەوە ئەمانە تەنیا بە خۆڵێژە تەنیا شتێک ئەبزارێک کە بەدەستیانە بووگە
کە لە مقابڵم ئینسانانە و بێسن شکنجە و عەزیەت و ئازار و سەرکوب بووگە هیچ کە من پێم وایە بێ هیچ ئینسانی ئاقۆڵ و ئاگاه ئەو قسەی ئیبراهیم ڕئیسیە بە جددی ناگرێ و ئەزانەی گشتی ئەوان فەریبی و درۆ ڕاز کە هەروەها لە دایسە کە کەسانی کە لە سەدری جمهوری ئیسلامیە هاتکن جزری فەریب و درۆ ڕیا شتێتریان تەحواڵ نەداگەوە ئەمیش هەروە وەکو ئەوانەسە جز درۆ ڕیا هیچی ترینیە و پێم وانەوێ بتانەی وەزیەت زیندان من پێم وایە بێ خراوتریەکە چۆن بەنابەوە کە ئەم ڤیدۆگەلە هاتکە دەرەوە و ئەوان دەم لە ئەوە کە ئەکوتن کە ئەمان ئیطلاعاتێک بە قۆڵێژی ئەمنیەتێک تایبەتیان نەسوو شتەکانیان بە دەرەوە دەرزناکە و ئیسە خۆیان لە ناو خۆیان نەشەڵەخیاگن و ئەزانن کە ئەم شتەی دەرزی کردووە و مردمیش قبلە نەیانزانی منتا ئەمە چهرەی واقعی تر جمهوری ئیسلامی بە دنیا نیشاندا. زۆر باشە کاک فەرەجان پێت وایە کاردانەوەی ئەم فەزاحەتەی ڕژیم لە ئاستی نێودەوڵەتیدا چۆن دەبێت؟ وەڵا من پێم وا بێ کاردانەوەکەی دیارە ئایسێمە لە چەند ڕۆژێک ئەخیرە ئەمان دیگمانە کە لە دنیای فەزای مەجازی و تێویەکان دنیا باس لەما کردێ کە لە زیندانەکان جمهوری ئیسلامیە چه جنایەت و شکنجێگە کردێ و کاردانەوەکەیژی پێم وابێ بەتایبەت لەلایەن ئەو کەسانەوە هەن بە شوێن مەسائلی زیندانەوە حقوقی بەشەرەوە لە دەرەوە وڵاتە ئەمانیانە بەو حاکمیەتانە ڕاگەیانگە من پێم وایە بێەوە حاکمیەتانەجا خۆ ماهیە جمهوری ئیسلامیان خاسر ناچیوە و ئەوانی بەنا بە موقعیت و شرایط و منفعاتی خۆیان نەسییان تەک جمهوری ئیسلامیە هەمیشە سکووتیان کردووە وەێ من پێم وایە بێ ئەم جارەیتە ناتەنە سکووتکەن چۆن شتێکە لەو حەدە نەماگە کە ئەمان سکووتکەن واقعیتگە لە سەنەد و مستەنەداتێک وجودی هەست ئیسا کارچەند لە گوزەشتەی ژۆ بوو گاوا لە دادگاگەلی کەوکێمای وینین ئەو کەسانەی جمهوری ئیسلامی هاتکنە دەرەوە ئەلانە نمونەی دانیکیان لە دەوڵەتی سوێدا خەریکە دادگاییە کردێ و فعالینی سیاسی و حقوق بەشێری خەریکن تەکاپۆەکەن کە چهرەی کریختی جمهوری ئیسلامی زیاتر بە دەوڵەتەکان بناسن پێم وابێ کاردانەوەی ئەوەسە کە حکوومەتەکانی تر بزانن تەرەف مقابڵی جوز ڕیا و درۆ جوز ئەوە کە نەیانانی خۆی بە شکنجە و ئازار و عەزیەت سەرکوبەکە هیچی تر نییە و ئاشی بزانن کە ئەمانە ناکرگێتە کەمانە دەستی دۆسی بدرگێتەوە ئاعتماد و ئیتمینان هەرچەند دایسە بە جمهوری ئیسلامینەوەگە من پێم وابێ لێرە و لا دەوڵەتەکانیش فرەتر بە ئاگاهی کامڵەوەتانن بەرخورکەن تەک جمهوری ئیسلامی چۆن نەزانن هەرچەند جیان لە منفعات خۆیان وەلەیتر ناتانن جواوگو نەبن جواوگوی خەڵکی خۆیان بن کە لەخەرە ئەمانە بتانە تەک جمهوری ئیسلامیە ارتباتیان بێ و پێم وا بێ کاردانەوەیکی باشی بووگە لە ئاسی ئەوە کە چهرەی جمهوری ئیسلامی باشتر بە دنیا ناسوان. زۆر باشە هاوڕێ فەرهاد زۆر سپاس بۆ بەشداریت من ئیتر پرسیارێکم نەماوە لە کۆتاییدا ئەگەر خۆتان شتێک بە پێویست دەزانن فەرموون. دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان دیارە مەسلەی زیندان و زیندانبوون و شکنجەی جمهوری ئیسلامی ئەلانە جمهوری ئیسلامی چواردە هەست کە بە نەیارانی خۆی تەنیا ئەبزاری کە بەکاری بردگە شکنجە و عەزیەت و ئازار یا ئەوە کە کەسانی کە هاتوونە سەر شەقامەکان ئاعترازیان کردگە جمهوری ئیسلامی فقط تەنیا شتێک کە ئەبزاری بووگە سەرکوت بووگە و ئەم ئەبزارەی ئیتر ناتانەیە بە خۆڵەژێ کاراییکی بێ چۆن ماهیە جمهوری ئیسلامی بۆ مردمی ئێران کامڵان شناختە شودە بووگەوە ئەو ئینسانانە کە تێنە خیابانەکان و تەوەسە جمهوری ئیسلامی دەستگیرە کردگەن و شکنجای کردگەن و دوای تێنە دەرەوە بە تەجروبەیەک زیاتر من پێم وابێ ئەم جارە خەڵکی ئێران بە فکرێتێک بە خۆڵەژێ بە تەجروبەیەک باشە و اعترازاتە یان دەست پێکەمەوە بە تشکلدادن ئەو اعترازاتە من پێم وابێ هەرچی نزیکترە بینەوە بە مەرگی جمهوری ئیسلامی ئومیدوارم کە ئێمە گشتمان ئەو ڕۆژە بوێنین و بە تێکۆشانی مبارزینی ئەم ڕێگا جمهوری ئیسلامی هەرچی زووتر بە قۆڵ سەرنگون بێ من تشکرەکەم لە ئێوەیش کەم وەختانە لە اختیار منەدانە
ماندوو بۆ نێوەی ژەکەم. زۆر سپاس هاوڕێ فەرهاد. خۆشەویستان، بەرنامەی لێکدانەوەی هەواڵ ئەوەی کە بینیتان قسە و باسێکی زیاتر بوو سەبارەت بە هەکبوونی دووربینەکانی نێوزیندانی ئەڤین کە بە بەشداری هاوڕە فەرهاد فەتاحی ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران و زیندانی سیاسی پێشوو تاوتیمان کرد. وێرای سپاس بۆ ئێوە یازی سەرنجام بۆ بینینی درێژەی بەرنامەکان ڕادەکەشم.